سڵاوتان لێبێ. لەگەڵ زیادبوونی قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکاندا بوارێکی زیاتر ڕەخساوە لە بەردەم خەڵکدا بەگشتی بۆ کاری خۆبەخشی. لە ئێستادا چەندین گروپی گەنجان هەیە کە کاری خۆبەخشی دەکەن لە چەندین بواری جیاوازدا. لەم بەرنامەی ڕوانگەدا تیشک دەخینە سەر کاری ئەم گەنجانە. لەگەڵمان بن. لەگەڵ بەرەو پێشچوونی ژیان و قەرباڵغبوونی و هەروەها زیادبوونی پێداویستیەکان لە هەمان کاتیشدا هاتنە پێشەوەی قەیرانە جیاوازەکان لە کوردستاندا بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا بەهۆی شڵەژانی ناوچەکە و جەنگی داعش و ئاوارەبوونی سەدان هەزار خەڵک و وروژمی ئاوارەکان بەرەو کوردستان چالاکیە خێرخوازی و خۆبەخشیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕووی لە زیادبوونە. گەنجەکان وەک داینەمۆی کۆمەلگا و وزەیەکی گەورە لەم کارانەدا ڕۆڵی بەرچاویان هەیە. ژمارەیەکی زۆر لەم گەنجانە بە مەبەستی ئەنجامدانی کاری خۆبەخش لە دەوری یەکتر کۆبوونەتەوە و کەمپەین و گروپ و دەستیان پێکهێناوە بۆ کاری خۆبەخشانە. بیرۆکەی ئەم کارانە هەندێکیان سادە و باون، هەندێکی تریشیان نوێن. بەشێکی تریشیان تایبەتن بە بوارێک وەک بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی و ڕووکردنە شوێنە گشتیەکان بۆ باسکردنی مەترسیەکانی هەندێک نەخۆشی و چۆنیەتی خۆپاراستن لیان. بۆ ئەم ئەڵلقەی بەرنامەی ڕوانگە لە نزیکەوە چاومان کەوت بە ژمارەیەک لەم گەنجانە کە بە تەمەنێکی کەمەوە هەست بە بەرپرسیارەتیەکی گەورە دەکەن و خۆبەخشانە کار دەکەن بۆ سوودگەیاندن بە کۆمەلگا. سەرەتا با لەوە دەست پێ بکەین کە تۆکو گەنجێک کە دەستت کردو بەوەی کە کاری خۆبەخشی بکەیت و لەگەڵ کۆمەڵێک برادری خۆتانە چۆن دەستان پێ کردووە و تەکنیکی کارکردنتان لەم بوارە چۆنە؟ وا هەست دەکەم ئیشکردن بە خۆبەخشی هەستێکە کە لە ناخی هەموو مرۆڤێکدا هەیە. ئەوەی گرینگە من لێرەدا باسی بکەم زەمینە سازی بۆ ئەو هەستەی کە تێیدا کار بکەی ئەوە دەور دەبینێت کە ئێمە کارمان تێدا کردوویانە یاخود خەڵکانێک لە کۆمەلگای ئێمەدا بەشداریان کردووە لە کاری خۆبەخشیانە. ئێمە ئایFMS ئەو بواری بۆ ساز کردین، ئەو بواری بۆ کردینەوە بۆ ئەوەی ئیش لە بوارێک بکەین کە کۆمەڵە زانیاریەک بە خەڵک ببەخشین کە کار بۆ کۆمەلگا بکەین لە بەرامبەر ئەوەدا بتوانین بەبێ پارە ئیش بکەین بە خۆبەخشی ئیش بکەین. ئەو هەستە لە هەموو کەسێکدا هەیە، بەڵام ئەبێ شوێنێک هەبێ کە بتوانی تێیدا ئیش بکەی، ئەبێ زەمینە سازیەک هەبێ و هەستکردن بەوەی کە کۆمەلگاکەمان پێویستە ئیشی بۆ بکەی و نەبوونی کۆمەڵێک دەستگا کە پێویستە هەبێ لە وڵاتەکەی ئێمەدا و کۆمەڵێک نەقس کە پێویستە هەموو ئەندامێکی ئەم کۆمەلگایە پێی بگا، ئەوە زیاتر وای لێکردم کە وەک خۆبەخشە کار بکەم لە ڕێکخراوەکە و سەرڕای ئەوەی کە تەمەن بوارت پێدەبەخشێت یاننا ئەو شوێنێک کە خۆت کاری لێ دەکەی ئەو کاتت پێدەبەخشێت یاننا. بەڵام ئەوەی کە باسم کرد هەستێک کە مرۆڤ هەیەی بۆ ئەوی کاری خۆبەخشی بکە، ئەو هەستە لە هەمومان هەیە و بە هەموو جۆرێک دەتوانین پەرەی پێ بدەین، بەڵام ئەوەیە شوێنەکە بێتیدا بتوانین کاری تێدا بکەین و ئەو شوێنەش منی لەخۆگرت بۆ ئەوی کاری تێدا بکەم. ئێوە کارەکەن کاری خۆبەخشیەکەن لە کۆمەلگایکی و کۆمەلگای کوردیا کە ئێمە ئازانین لە زۆر لایەنەوە داخراوە. ئێوە لە ڕێی چ پرۆژەیەکەوە بەگشتی ئەگەر باسێکمان بۆ بکەی ئەو پرۆژانە چین کە ئێوە هەوڵتان ناوە لە ڕێگەی ئەو پرۆژانەوە ئەو بۆشاییە پڕکەنەوە؟ لەبەر ئەوەی ئاستی هۆشیاری تەندروستی و هەروە ئاستی هۆشیاری کۆمەلگا بە شێوەیەکی گشتی زۆر کار دەکاتە سەر ئەوەی کە تۆ چۆن ئیش دەکەی، تۆ چۆن ئەو زانیاری لاتە بیگەێنیت. لەبەر ئەوەی کارکردنی من جیاوازی هەیە لەگەڵ کارکردن لە وڵاتێک کە زۆر پێشکەوتو بێت لەگەڵ لە وڵاتێک کە لە وڵاتی ئێمە دواکەوتوتر بێت. ئەوەی بەلای منەوە گرینگە کە لە کوردستان دەتوانین کار بکەین، بەڵام کۆمەڵێک ئاستەنگ هەیە کە پێویست ناکە هەبێت دێتە پێشمانەوە. لەوانە ئاستەنجی دارایی لەبەرەوەی ئێمە ڕێکخراوێکین، پێویستمان بە سەپۆرتی دارایی هەیە، پێویستمان بەوە هەیە لەگەڵ ئەوەدام ئێمە هەمومان بە خۆبەخشی ئیش دەکەین ئەندامەکان، هەمومان یەک دینار ناچێتە گیرفانمانەوە، بەڵام ئەو هەستەی هەمانەکە بەرامبەر ئەو کاری کە دەیکەین ئەوە مڵکی هەموو دنیات لە گیرفانە بێ باڕ ناکەم خۆشی ئەو هەستت بداتێت کە زانیاریەکت لایە لەوەی زۆر بە ئاسانی بگاتە کەسی بەرامبەر ئەو بۆ دەیان ساڵ ئیستیفادەی لێ بکە. ڕێکخراوەکەی ئێمە 6 بەشی سەرەکیمان هەیە.
بەشێکیان تەندروستی کۆمەڵە بەشەکەی تریان مدیکال ئەجوکیشنە کە بۆ قوتابیانی پزیشکیە بەشێکی ترمان تایبەتە بە مافی مرۆڤ و ئاشتی بەشێکیان تایبەتە بە تەندروستی ئافرەتان و کۆئەندامی زاوزێ بەشێکی تریان ئەوەی ئاڵگۆڕی پرۆفێشناڵە کە قوتابیان دەنێرینە دەرەوە و بەشێکی ترمان توێژینەوەی تەندروستیە. زۆر سپاس کاکتەبە. ڕۆژین خان حەزەکەم باسێکی ئەو پرۆژانەمان بۆ بکەن کە ئێوە کاری تیاکەن لە هەمان کاتشا ئەو شوێنانی کە هەڵیە بژێرن بۆ ئەوی پرۆژەکانتانی تیا جێبەجێ بکەن کوێن و کەسەکان کێن. زیاتر ئەو شوێنانە هەڵەبژێرین کە قەڵەباڵغی تایە و خەڵکی تایە کە ئاسی هۆشیاری تەندروستیان زۆر کەمە. زیاتر ئەو کاتانەش هەڵەبژێرین کە پێمان وایە کە قەڵەباڵغی زۆر دروست دەبێتن و کە لەگەڵ خەڵکەکەش ئەدوین کە ئەو شوێنانە هەڵەبژێرن لەگەڵ خەڵکەکەشی ئەدوین زۆر پێشوازیمان لێ دەکەن و زۆریش پێیان خۆشە و پرسیاری زیاتریشمان لێ دەکەن لەسەر ئەو بوارێک کە لەیان بۆیان دەدوین. بۆیە لە هەر پرۆژێکتە کە دەکەین شوێنەکە کاتەکە بە کاتێکی گونجاودا دەنێن کە ئەگەر هەتا بۆ خۆشمان دەرفەتێکی باش نەبێ با بڵێن کۆلێژمان هەیە بەیانیان بەڵام زیاتر هەوڵ دەدەین کە پرۆژێکتەکە لەو کاتە بکرێ باشترە لە بۆ ئەوەی کە لای بەرامبەر چۆن ئەڵێ زانیاری زیاتر وەربگرێتن با کاتی خۆمان بەهەدەر بچێتن بەڵام ئەوان استفادەی زیاتر. ئێوە وەکو قوتابی زانکۆ لەلایەکەوە بەرپرسیارەتی زانکۆتان هەیە لەلایەکی تریشەوە ئەو پرۆژانی کە هەڵیانە بژێرن وەکو باسیەکەن کاتەکانی و جۆری پرۆژەکانیش ئاسان نین چۆن توانیتانە ئەو هاوسەنگیە ببینەوە لە نێوان بەرپرسیارەتی خۆتان وەکو قوتابی لە هەمان کاتیشا جێبەجێکردنی پرۆژەکان. ئێمە وەکو گوتمان لە کۆمەلگای ئێمە ڕاستی بۆشایی تەندروستی گەلێک زۆرە خاصەتەن بۆ ئەو پرۆژێکتانەی کە لە ناو کۆمەلگادا زۆر باون زیاتر تەرکیزمان لەسەر ئەو جۆرە پرۆژێکتانە ئەو نەخۆشانەیە کە باون و کە شوێنە یعنی کە کاتەکەش هەڵەبژێرین و لەگەڵ کەسەکان قسە دەکەین وەکو گوتمان ڕاستە لەوانەیە کۆلێژی خۆمان لەدەست بچێت کاتەکانمان وانەکانمان لەدەست بچێتن بەڵام زیاتر هەوڵ دەدەین کە ئەگەر بتوانین بەشێکی زۆر کەمی ئەو بۆشایەش پڕ بکەینەوە بۆ مە هەر کارێکی گەورەترە. وەکو باستان کرد پرۆژەکانتان ئێوە لە ناو خەڵکایە قسە بۆ خەڵکەکەن. پێشوازیکردنی ئەو خەڵکی کە ئێوە ئەچن قسەیان لەگەڵاکەن و کە لە مۆڵێکە یان لە بازارێکە ڕێیان لێگرن و دەتانوێت قسەیان بۆ بکەن پێشوازی ئەو خەڵکانە چۆنە لە بەرامبەر کارەکانتان. زۆربەی خەڵکەکان کە ئاستی هۆشیاریان سەبارەت بە پرۆژێکتەکە بابەتی پرۆژێکتەکە کەمە زۆر بە گەرمیەوە پێشوازیمان لێ دەکەن بگرێلەوەی کە پرسیاریشمان لێ دەکەن سەبارەت بەوە و ئەوە هەستێکی زۆر خۆشە بۆ ئێمە کە بتوانین وامان لێ دەکات کە زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵی بدوین و ئەو زانیاریە کە پێمانە زیاتر بە جوانی ڕوونی بکەینەوە. بەڵام بەداخەوە خەڵکانێکیش هەیە کە پێی ئەڵێن بێ زەحمەت ئەمانەوێتن چەند ڕێنماییەکت بدەینێ خۆ هیچ سوودێکی بۆ منیە ڕاستیەکەی بەڵام پێشوازی لێ ناکە وەکو شتێکی وا سێرت ناکاتن جا لەو کاتەیە تۆ هەستێکی زۆر ناخۆشت بۆ دروست دەبێتن. بۆ نمونە کاتێک کە ئێمە پرۆژێکتێکمان کرد لەسەر ڕۆژی جیهانی ئایدز هەروەکو دەزانین ئایدز نەخۆشیەکی چۆن ئەڵێ لەوانەیە لێرە بڵێن بەربڵاو نەبێ بەڵام لەوانەشە هەبێتون و ئێمە ئاگاداری نەبین. کاتێک ئێمە پرۆژێکتێکمان کرد کە ئەچوین لەگەڵ خەڵکەکە قسەمانە کرد بەڕاستی بەو شێوەی پێشوازی نەئەکردین ینی وا پێی ئەوە بوو کە ئێمە باسی شتێکی زۆر هینەکەین کە پێی خۆش نەبێتن بەڵام خەڵکانێکیش هەبوو حەزیان دەکرد کە گوێ ڕابگرن ئاستی هۆشیاریان لەسەر ئەم بابەتە زیاتر بێتن. هۆزان خان گرنگترین ئەو پرۆژانەی کە لەلایەنی کۆمەڵایەتیەوە کردوتانە و کاریگەریەکی باشی هەبووە چی بوو؟ یەکی لەوان پرۆژێکتت گرنگ کە ئەم نوکە بەرەی پێدەین و بکەین ئەوە کە گرنگیدان بارێ ئاوارەدا کە ئەم وەکی زانین وان دو ساڵێت ئەخیری ڕێژە ئاوارە لە هەرێمە کوردستانەیە زیاد بیت و بەرەف زێدەبوونێکیت مەش پێویست زانی کە ئەم شێن شولێکی بکەین و گرنگیە وان شولێتمە تێرا دیارکرد یەکیش وان کە ئەم هەستای مەخربەکردنا کۆمەکێکی بوو الپارێزگا سلێمانیە و دووکێ و هەولێری شاتیەکردن کەم ئەم هەستەوەکە قوتابین پزیشکی مەگەلێک تشت بۆ ئاوارە خربەکرد یەکیش وان خوراک بوو ڤایتامین بوون ئەدگەل جلو بەرگا یامە بوان کرینە بەس هاریکاریە دارایی بووە بەرکو ئەمشیان پشتگیریە نەفسی یا دەرونی بوان ئەنجام بدەین ئەوەکە قوتابی هەستان مەکوبوونەوەی کرد سەر هەندێک کەمە پێویست زانی ئەمشین هەندێک سەپۆرتە دەرونی بدەینەوەنت گەل زاروکێت ئاوارە چونکە ئەم خۆزانین ئەم کورد ئاوارە بووینە پێشتر ئەو هەست هەیە ئەم شێن پەڕی بدەینەوەن بوارێتکە مەل کێم بووینە ئەم بوان تعویزکەینەوە ئەکلوان ئەم هەستای ئەم گەل منداڵێت ئاوارە ئاخفتین شێوەیەکیم باشتر و هەستین مەگەلوان یاری کردن کەمە ئەو دەرفەتدایە هەست بغەریبیە نەکەن لە وڵاتی کوردستانێ وەکی خووان حسێبیتن.
کاردانەوەی ئاوارەکان بۆ پرۆژەکانتان بە تایبەتی منداڵەکان چۆن بوون؟ ئارمانجە مەدوید پرۆژەیدا ئەو بووە ئەمەشیا بە هەندێک ئەگەر هیچ نەوی بیچێک فکراوان منداڵە لادەین بارێ شەڕیدا بینە کۆمەلگا ئارامتردا سەروێ چەندێ مەشهور کرد سەر هەندێک و ئەم هەندێک تێست بوان منداڵە ئەنجام دەین ئێکلوان تێستە ئەم هەستایمە هەندێک دەنگ بواندانە شوولێ مە پرسیارم زوربەی مناڵەکانت کرد ئەو دەنگەیە چییە چونکە ئەو کۆمەلگەیەکی هاتینە هەموو شەڕ بووە زوربەی وانجا بۆوان تەقینەوە بوو ئەوە بوومە زورانە خۆش بوو بەس پشتی مە گەلوان یاری کرین و مە ئەو بوار بوان ڕەخساندی کە بشێن کۆمەلگەیە کە ئارامدا بژین مە شیاوێ دەرفەتێ بدەینەوان کە هەست بکەن کە کۆمەلگەیەوان یا هاتیە گۆڕین و ویجهی نەماینە ئەوێ شەڕ تێدا تێدەکرێت ژمارەیە کچی خوێنگەرم گروپێکیان دروست کردووە بە مەبەستی بە کولتورکردنی کتێب و خوێندنەوە ئەمە جگە لە هەندێک کاری دیکەی کۆمەڵایەتی. وەکو گەنجێک کە دەستت کردووە بە کاری خۆبەخشی لە کۆمەڵەیەکا کە ئیشیان بڵاوکردنەوەی کولتوری خوێندنەوەی و بەتایبەتیش بۆ خانمان حەزەکەم ئەو ئەزمونەی خۆت کەمێک بۆمان باسکەی. من کە هاتمە ناو کاری خۆبەخشاندەوە سەرەتا لە کۆمەڵی سۆفیاوە دەستم پێ کرد کە هاوکارانی سلێمانیمان پێیان ڕاگەاندم کۆمەڵەیەک لە سلێمانی دامەزراوە کار بۆ بە کولتورکردنەوەی خوێندنەوە و هۆشیارکردنەوەی خانمان دەدا کە کۆمەڵەکان لە کۆمەڵێک خانم پێک هاتوون کار و چالاکیەکانیان هەفتانە بوو لەسەر کتێب خوێندنەوە بەربرە بەرفراوانیان کردو چەندە چالاکی گشتی بۆ ناو کۆمەلگا ئەنجامیاندا کە یەکێک لەو پرۆژانە بە زنجیرە بەردەوام بووین لەسەری ئەویش منداڵە بێنازەکانی خانەی بێسەر پەرشتان بوو کە ئێمە سەردانیان کردو کتێبمان بۆیان برد و چەندەها شەو دانیشتین چیرۆکمان بە مناڵەکانە خوێندەوە ئاشنای خوێندنەوەمانەکردن هەروە ئێستا خوێنەری باشمان لەوێ هەیە کە ئێستاش بەردەوامن و بوونەتە هاوڕێمان چ بە کچەکان و بە کوڕەکانەوە هەر کاتێک کە کتێبێکی تازەشە خوێندنەوە پەیوەندیمان پێوەکەنەوە و چەندەها لەو کچانەی ئێمە لەگەڵ مناڵەکان هانیاندا هەنێ مناڵ لەوێ بوون نەئەچوون بۆ خوێندن هەوڵیان لەگەڵدا تا گەڕانەوە بەر خوێندن و دووبارە دەستیان کردەوە بە خوێندن چالێکی کترمانەوە بوو بۆ منداڵانی تالاسیما کتێبمان بۆیان بردن و کەرنەڤاڵێکی بچووکی وێنەکێشان و بوون بە کارکتەری ناو کتێبەکانمان لەگەڵیان بووین و هەوڵماندا بۆ کۆکردنەوەی بتڵی خوێن بۆیان چونکە ئێمە هەمومان نەزانی ئەو مناڵانەی کە نەخۆشی تالاسیمایان هەیە بێژگەلەوەی کە معنەویەن پێویستیان بەشتە پێویستیان بە خوێنە ئەوە بوو ئێمە پێشەوەی چالاکیەکە بکەین کۆڵان بە کۆڵان یعنی شوێن بە شوێنە گەڕین هەر کەسێکمان ببینایە بۆ نمونە هەر تۆم ببینای ئەموو تەرزەخان تۆ ئامادەی خوێن ببەخشی ئەگەر بتوتایە بەڵێ من ژمارە و ناوەکەتم وەرەگرت پێش پرۆژەکە پەیوەندیم پێێتەوە کرد کە لە یەک ڕۆژە ئێمە هەشتا بتڵ خوێنمان کۆ کردەوە بە هاوکەری کۆمەڵی خوێنبەخشانی هەولێر هەشتا بتڵ خوێنمان بە ئەم ناڵانە کۆ کردەوە کە چالاکیەکە تا 11 شەو هەشتی بەیانی تا 11 شەو بەردەوام بوو چالاکیەک ترمان هەبوو نامەی پاییزە بەنای نامەی پاییزە بردننی نامە بۆ بەردەم ماڵان کە باسی پامی کتێبی تێدا بوو فلانە کتێب بخوێنەوە ئەم شتە لە ژیانتانە نەگۆڕە ئەگەر ئێوە چی پیاوان چ ژنان لە ڕۆژێک لە بازار بێنەوە کتێبێک بە دیاری بۆ خوشکەکەتان یان بۆ دایکتان یان بۆ هاوسەرەکانتان کتێب بێننەوە شتێک لە ژیانی ئەوانە ئەگۆڕێ چونکە کۆمەڵی سۆفیا هەموو هەدەفەکانی ئەوە بوو خانمان یەکەم مامۆستای ژیانن کاتێک خانمێک خوێندەوار و هۆشیار بێتن خێزانێک خوێندەوار و هۆشیارە بێ لەم سەردەما کە ئێمازانین سەردەمی فەیسبوک و سەردەمێکی خێرای تەکنەلۆجیایە کتێب کەمێک خەڵکانێک کەمێک پێی نامۆن و زیاتر خۆیان ناوەتە خوێندنەوەی شتی کورد ئەو کاری کە ئێوە کردوتانە کاردانەوەکەی بەگشتی لەلایەن خەڵکەوە چۆن هاتووە بۆتان بەدڵنیاییەوە کاردانەوەی باشیان نەبوو هەندێکیان کاردانەوەی باشیان هەبوو لە نامەی پاییزەکانە پیرەکان زیاتر پێشوازیان لێکردین تا گەنجەکان ئەوانەیە کە لە تەمە نابوون زیاتر لەو نامانە تێگەشتن زیاتر لەو پەیامی ئێمە تێگەشتن ئەتوان بڵم گەنجەکان تا ئاستە گاڵتان پێکردین بە تایبەت لە تەرەفلایتەکانە ئەمە چییە ئەتوانێت کارتە داوەتێک باە باشتر نەبوو لەو نامەیە
ئەوە یەکێک لەو قسانە بوو کە هەمیشە لە بیرم بوو بەڵام بۆ پرۆژەی خوێنەکە و پرۆژەی منداڵان خەڵکانێکی زۆر پاڵپشتیان کردو چونکە کارێکی خوێرخوازی بۆ عادەتەن لە کۆمەڵگە ئێمە کارێکی خوێرخوازیەکان زیاتر ئەوە دەکردنەوە جێگە دەگرنەوە خەڵک ئیسپاتی لەسەرەکە ئەڵێ بەڵێ بە دڵما بۆ شتانێک کە کللتوری بن و مەسەڵەن بتێ شتێکی جوان بێنیتە ناو کۆمەڵگا زۆربەی دژایەتی تەکە ئەوە شتێکە هەیە و من ناتوانم حاشای لێ بکەم. بەشێک لە چاودێران پێیان وایە کاری خۆبەخشی زۆر گرنگە بۆ پڕکردنەوەی بۆشاییەکانی کۆمەلگا و دەوڵەمەندکردنی خودی تاک. ئەم کارە پەیوەستە بە ئیرادەی بێگەردی خزمەتکردنی خەڵکانی تر. لە نەزەریم دەمە پێناسەی کاری خۆبەخشی بۆ تەواوی کایەکانی کارکردن لە ناو کۆمەڵی مەدەنی و لە ناو کۆمەلگایە تا لە ڕووی سۆسیۆلۆژی و زارانگە تەماشات کردە چەند شێکەوە پێیان وت هەرەوەزی. ئەم کاری هەرەوەزیە بریتی بوو لەو کارە خۆبەخشی بۆ ئەوەی کە بتوانن کە خزمەتێک کرد. اینجا ئەمە جندای معانەیە یعنی بەر دیدێکی مەدەنیانە بۆ ئەجندایەکی معەن کارە خۆبەخشەکان ئەجندای معینەکان شتی فرەیە گرێتەوە مەسەڵەن جاروی ئەجندایەکە خزمەتە جاروی ئەجندایەکە شۆرەتە بۆ خودی کەسەکە جاروی ئەجندایەکە پڕکردنەوەی بۆشاییەکە لە نێو کایەکانی کۆمەلگەدا وجودی بۆ ئەمڕۆی ئێستاکەمان کاری خۆبەخشی بریتێ لەوەی کە هەم کای شۆرەتە خودیەکان بۆ زاتی چالاکوانەکان ئەگەڕێتەوە و هەم ئەگەڕێتەوە بۆ ئەجندایش کە بۆشایەکان لە نێو فەزای کۆمەڵی مەدەنیدا پڕ دەکرێتەوە و بەشێکی دیکەشی خزمەتە لە کۆمەلگای مۆدرنەتی دیموکراسیەگە تەمەشا بکەین لەو کۆمەلگانە هەمیشە بریتێ لەوەی کە خۆبەخشەکە هەم بۆ شۆرەتی خودیە هەم بۆ خزمەتکردنە ئەگەر تەمەشای ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوەکانی ئەمریکا بکەین ئەو ڕێکخراوە مەدەنیانێکی لە ئەمریکا هەن ئێستا ڕێکخراوێن هەیە لە سۆشیال مدیا کار دەکاتن نزیک بە ملیۆن 2 ملیۆن ئەندامی هەیە ئەم کارە خۆبەخشانیان تەنها بە فترەیەکی معەنە دیاری دەکرێت بۆ کارە ساتێکە کاتێک کە بوومە لەرزێک دێ بتوان هاوکاری ئەوە بن کە چۆن پاشماوی بوومە لەرزانە پاکەویان گەردەری و یەکیا خود بۆکو دەڵێ عاسفەیەک دێتن یان لافاوی دێت ئەمە کارێکی خۆبەخشی ڕۆژ ئاوا توانیانە بە درێژایی مێژووی خۆیاندا بیکەنە موئەسسەسە و چۆن بازنەیەک دروست بیتن بۆ ئەو جۆرە کارەوە تەوزیف بکرێت بە شێوازێکی باش لەگەڵ ئەوە ئەساسێکی زۆر گەورە هەیە بۆ کاری خۆبەخشی چۆن وا لێ بێتن تاکەکە یان گروپەکە کاتێککە کارەکە ئەبەخشن جاڕوانی شتێک نەبن بالمقابل هەرچی بیتن ئەو مقابلە ونەبیتە بیتە حاڵەتێکی سەلبی حتا بۆ مەوزوعی کاری خۆبەخشی لە سەراسی نێودەوڵەتیشدا چونکە خۆبەخش کاتێکە ئەچیتن هەندەجار بۆ مەبەستەیە کە سیڤی خۆی بەقوت بکەن فەڕەنگە وش بیتە وەکو جۆرێک لە شتیڕاتێک مەرجێکە لەسەر مەرجێکی زمنیە یان محتاجی منفعەتێکە مەسلحەتێکە ئەوە طعن و نەقد لە پرۆسێسی خۆبەخشی نادەتن و نادرێتن حاڵەتەکە اعتیادی ئێمە ئەڵێن باشە ڕەنگە ئەگەر بەرەو ئاستێکی بەرزتر بچیتن ئەو ئینتیزاراتە نەشنەبن بەس ئەوەش اعتیادیە دووبارە ئەڵێمەوە فکاری خۆبەخشی بێگومان هەبووە ناو کولتورەکاندا ئێستا ڕێکخراوەکان کاتێککە تەکید لەسەر ئەم بابەتە ئەەکەن مەوزوع چۆن زیاتر ڕێ بخرێتن فۆرمێک هەبیتن کاری جیاواز هەندێک فەراغاتی معەن هەبیتن بە شێوازێکی فەرمی و نافەرمی ڕسمی و ناڕسمی تاک بیتن یانی گرروپێک بیتن لە ئاست و عمرە جیاوازەکانە تا هەندێک لەو فەراغاتانە تەغتیە بکرێت وەکو پێناسەش کاری خۆبەخشی هەر جوهدێکە ئەرکێکە یان خبرەیەکە یان حتا ڕەنگە شتێکیش بیتن هەرچەندە زیاترەوە بەرەو تەبەڕع دەچیتن بەڵام ئەوش مەحسوبە لە زمنی تایتڵی گشتی کاری خۆبەخشی کە کابرا بالمقابل انتظاری ئەوە نەبیتن ئیلا بالضرورە ڕبحێکی مادیان ڕاتب تەحدیدەن بەدەستی بکەویتن ئێمە لە خۆناغێکی گەندەڵیدا ژیان بەسەر بدرا یعنی ژیانمان گوزەراندیە ئەم گەندەڵی کە تووشی وڵاتی ئێمە بە زێنێتی معارەزە ئۆپۆزیسیۆن لە وڵاتیمە زێنێتێکی بێئیرادەیی دروست کرد بۆ ئەم زێنێتی بێئیرادەیە بریتی بوو لەوەی ئەگەر تۆ مەکسبێکی مادیت بەدەست نەکەوێتن ماتەماتیالەکە نێتە دەستی هیچ هەنگاوێک نەهاوی بە لە نەزەری ئەوان گەندەڵی تەنها بریتی وە لە ڕۆماتریالەکە و لە ڕۆمادیەکەیەوە کاتێک دوو کارێکی خۆبەخشی دەکەی خەڵکەکە گاڵتەی بەوە دێت تۆ گەر فلسێک لە جیرفانتان نەبی کار بۆچی دەکەی ئەها گەندەڵی فلان دەخورێت نەوت دەخورێ فلان دەخورێ فیسال دەخورێ پارەی فلان و فیسال دەڕواتن لە فلانە شوێنەوە ئەمجا زەنێتی ئۆپۆزیسیۆن لە وڵاتی ئێمە هات بێئیرادەی لەم کایەوە دروست کرد لەم ڕوانگەیەوە بێئیرادەیەکی دروست کرد بۆی کە کائینێک مردومێک بەرهەم بێتن ئەم مردومە متمانە و باوەڕی بەو شتە نەمینێ کاتێکە کاری خۆبەخشیە
چاندنی بیرۆکەی خۆبەخشی لە هزری منداڵان و گەشەدان بەلایانی پەروەردەیی ئەرکی سەرەکی دەستگا فەرمیەکانە و ئەمانە دەتوانن بەهای نوێ دروست بکەن. پەروەردە زۆر گرنگە لە قۆناغی نەک هەر دەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا پێدەگوترێت بنەڕەتی بەڵکو لە باخچەی ساوانیشەوە ئەو کادیرانیکەوە ئەو منداڵە چاوگەشانیان لە بەردەستە و پەروەردەیان دەکەن فێری خوێندن و نووسینیان دەکەن زۆر گرنگە جەخت لەسەر ئەم خاڵە بکەنەوە ئەمن ئالێرەدا وای بۆ دەچم دەتوانێن گەرایەکە بچێنن لە ناو دڵ و دەروون و لە ناو ناخی ئەو منداڵە چاوگەشانە هەر شتێک تۆ لە منداڵیەوە لە ناخ و هزر و بیری هەر کەسێکت چاند وەکو ئەو مەسەلە عەرەبیە دەگوترێ کەوا لەسەر بەردێک تۆ شتێکت نەقشان بێ ئیتر لەسەر بەردیش خۆشتان باش دەزانن ئەو شتا ناسرێتەوە بۆیە بەلای ئێمە وەکو کەسانی پسپۆر و شارەزا لە بواری پەروەردە هەروکو سەرپەرشتیاری پەروەردەیش ئێمە ئەوەی کە جەختی لەسەر دەکەینەوە خاڵێکی زۆر گرنگە وانە مامۆستایەتی یان کاری مامۆستایەتی یان پیشەی مامۆستایەتی بەڕاستی تکام لێرەش لە مامۆستایەکان ئەوەیە هەر تەنها بایەغ نەدەن گرنگی نەدەن بە بواری وانەوتنەوەکە یعنی ئەوە نییە ئەو ماوەی کە بۆ دیاریکراوە 40 دقەیە 50 دقەیە سعاتێکە 2 سعاتە بەس بچن وانەکە بڵێم لە کۆڵ بکەنەوە ئەوی دیکە زۆر بەداخەوە کە وەکو ئەوڕۆ باز دەکرێ و گوێمان لێ دەبێتەوە ئێمەش هەستی پێ دەکەین کەوا لایەنی ئەوەی کە پێ دەگوترێت کاری خۆ بەخشیان کاری پەروەردەیەکە زۆریان ناڵێم هەمویان زۆریان بەلایەنەوە ناچن بۆیە زۆر گرنگە تۆ دەستگرتن هاوکاریکردن یارمەتیدانی یەکدان لە ناخی ئەو منداڵە زۆر گرنگە بیچێنی هەروکو پێم گوتین لە قۆناغی هەرزەکاری و بنەڕەتیەوە فلعادە بۆ گۆڕانکاری دوو مەسار هەیە مەسارێکی درێژخایەنی محتاجی مەواردی زۆرە کە مەساری تەوعیە و هۆشیاریکردنە فلعادە ئەو درێژخایەنە و محتاجی مەواردی زۆرە یەکێک لە مەوریدەکان ئەوەیە کاتە محتاج عمرێکی زۆرە تا گۆڕانکاری کۆمەڵاتی دروست بیت مەسارێکی تر هەیە کە زیاتر لە ئەمانە من دەفع بە وتیجەهەکەم جهتێکی معنی بەهێزی خۆی حکومی بیت غیرە حکومی بەدەر لە تاکێک بیت یان مجموعە نەفەرێک من دینامیکیەتێک لە ناو جوواکدا مجتەمەعدا دروست بکەن و ئەو دینامیکیەتە بەو هێزەیە بیت ینی جوڵەیەک لە ناو مجتەمەعدا دروست دەکەن بەو هێزە بیتن کە مجتەمەع هەوڵە دەت بە شێوازێک لە شێوازەکان لە دەوروبەری ئەوە خۆی بسۆرێنیتن و خۆی بگەین تا ئەو ئاستە من لەگەڵ مەساری دووەمم چونکە ئەو ماشرێکی ئیجابیترە و صحیحترە و بەقووەترە بەهێزترە بە تەسەووری من کە جوواک هەوڵە دەت خۆی بگەین تا ئەو ئاستە هەڵبژاردننی ئەو جۆرە دیاردانە تا من بتوانم لەوێ کارێکی خۆبەخشی تێدا بکەم ئەوش محتاجی بە گەرخستنی عقلە هەندێک لەوانە ئەگەر تەسادمێکی زۆر ئەسڵ خودی پرۆسسەکە خودی ئیڤنتەکە ئەگەر تەسادمی هەبیت لەگەل مێنتاڵەتی کۆمەلگادا لە سەردەمێک لە کاتێک لە کاتەکاندا شوێنێک لە شوێنەکاندا ئەوە پرۆسەکە معقەتر لێکێت ئەبێ بە طبیعی سەریە و مۆزوع بکەین چونکە محتاج ڕەد و بەدەلە و قبول و ئیجاب و ئەوانەیە ئەڵێم طبیعیە ئەوانەی خاوەنی هەڵگریان بڕوایانن کایانەوە ئەو جۆرە گۆڕانکاری ئەبێ پلانێکی باشتر دابنیتن و تحملێکی زۆرتر هەبیت کەم جاران وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە و فێرکردن بوو ئێستا تەنها وەزارەتی پەروەردە بە تەنها ماوەتەوە سەیرکە وەزارەتی پەروەردە و فێرکردن جاران خۆی ئیشەکان زۆر گرنگی دەدرا بەڕاستی بەلایانی پەروەردەکە و فێرکردنەکە یعنی ئەوەی من ئاگام لێ بووبی قوتابی فێری هەموو جۆرە دەستگرتنێک یارمەتیدانێک هاوکاریکردنێک تەنانەت یعنی لەلایەن خێزانەشەوە لە ماڵەوەشەوە زۆر لەگەڵ قوتابخانەکان هەما هەنجی هەبوو ئێستا وەزارەتەکە بەس ناوی بۆتە وەزارەتی پەروەردە بەڵام کێشەکە لەوەیە بۆتە وەزارەتی پەروەردە لایانی پەروەردەکە فرامۆش کراوە بایەخ تەنها دەدرێت بەلایانی فێرکردنەکە یعنی سێرەکە لەوەدا پەروەردە و فێرکردن بوو بایەخ بە هەردووچی دەدرا ئێستا فێرکردنەکەیان لاداوە بە حیساب دەبێت زیاتر تەرکیز بکرێتە یان گرنگی بدرێت بەلایانی پەروەردەکە کەچی لایانی پەروەردەکە فرامۆش کراوە ئەگەر سەتاسەتیش نەبی بە ڕێژەیە بەڵام زیاتر بەس بایەخەکە بۆتە لایانی گرنگیدان بە بواری فێرکردنەکە. بەگشتی لە کوردەواریدا لە کۆنەوە هەستی بەرپرسیارەتی بەرامبەر کەسانی تر هەبوو وەلێ بە کۆمەڵکردنی کاری خۆبەخشی تا ڕاددەیەک لەم ساڵانەی دواییدا وەک دیاردەیەک دەردەکەوێت و گەنجانی هۆشیار زیاترین توێژی کۆمەلگان کە هەوڵ دەدەن بە کاری خۆبەخشی لە بواری جیاوازدا
گۆڕانکاری لە ناو کۆمەلگادا بێننە ئارا و بەهای نوێ دروست بکەن.